سەڵاتای بەخێراتنی جەنابەت دەکەم دەستخۆشی لە کەناڵەکەشتان دەکەم. وەڵا ڕاستی زۆر ئیشێکی ناخۆشە. ناخۆشەکە چییە؟ هاوڵاتی ناخۆشی کردووە. یعنی ئەوان ئیشەکان لێمە قورس کردو فەرمەوە ئەوە پاشای مانگا و قەسابیەکە و بابنە قوربانیەکەیانە هەموو ئەو خێریکەوان کردیان ئەو قوربانیکرد ناکات ئەو گوناحێکە و بۆنە لەو خەڵکی دەچێت لە ئەو کرێکارە خۆر بەسەران دەچێت. سەدەمای کرێکارەکەم دێ پێم ناکرێت کە بۆنەکەم لێ دەژانە سەر دەکەم دەڕشێمەوە. ینی نازان ناچارشی ئیشەکەی پێ بکەین چکە ئیشەکەمان ئەوەیە. داواکارم لە هاوڵاتیان ئەوە زەبالەکەی هەموو 5 مەتر دوورە لەسەر جادەکەی ڕوونەکەم بی بنەوێندە ئەوەی داواکاری ئێمە. تۆ سیمای شارشمان هەر شتێکی جوان نییە. ئێمە هەموو ڕۆژێ سارەک دوو سارە ئەلێکانە فڕێ دەدەین ئێمە لێ نابینەوە دووبارە بیران فڕێدایتەوە. یعنی لە پێش ڤیدۆم پێ تەسویرم کرد بە مۆبایلەکەی خۆم کابرا حاویەکەی بەدەستەوەی دێ لەسەر جادەکە ڕووی دەکە سارەکە دەبینێ نایە لە ناو سیارەکەیکە فەرمێستەوە کابراوە زبری پێ دەوێ لە جادەی ڕووکە. ئەی زۆر بۆی مە ناخۆشە بۆنی زۆری ناخۆش و پیسە بمانژێتەوە زۆر بۆنی ناخۆشە ئەخەیەک دەبێت کە سەعات 6 بیان دەچین بۆ ئیش تاوەکو چاری ئێوارێ سەرزڵدانەکە ڕوویکەن لێ ڕووی نەکەن داواکاریم بۆ خەڵکارەوەی. هەموو ڕقم مۆبایلەکە ژمارەی خۆمانی شارەوانی هەموو کۆمپانیا دامانە هەموو پەیجەکانی ناو شاری کۆیە کە هەر هاوڵاتیەک قوربانی کرد هەر هاوڵاتی قوربانی کرد پەیوەندیمان پێ بکات دێنە بەردی ماڵەکەی بۆیان فرەت دەی بەس بۆی شینگەی شارەکەمان و سیمای شارەکەمان جوامێ بەڵام هاوڵاتیان هیچ پابەندیان نەکردیا ئەمە لە دوێنێەوە باوەڕە تێبێت لەو جادەی هەتا دەگاتە مەزبەلەی لەوێ 3 پیکاپ 4 پیکامان بەس ئەو پاژماوەی قوربانی فرەداوە. یعنی وە ناکاتە قوربانیگای ئەو بە خێرەکەی لە شوێ دەکا ئەو شتا یعنی تو قوربانەکەی دەکەم ڕقم بایمان داناوە کاکە تیممان داناوە دێنە بەر دەرگایەکەت لە بەر دەگەیت بۆت فرێ دەدەین بەس بە تا سیمای شارەکەمان جوان بێ بەس هاوڵاتی هیچ پابەند نەبوون بە شتەوە دەکامان زۆرمان لە کارمەندەکانی کۆمپانیای پابەند دوای ئەوە بۆ بۆ پاش ساعتێک 2 ساعت بۆگەین دێ باوەڕ تێ بەمە دوێ لەسەر ئەو پردە ئێرکوارەمی جادەی 40 مەترێکی باوەڕت تەبێنا یعنی لە دووری 10-20 مەتر 30 مەتری بەس بۆگەن دەهات یعنی ئەو کارمەندانە بە دەمامەک بەوە ئەو جابایان دەکرد. فەرمی ئیمان 70 بەشەیە گەورەترین بەشی کەلیمەی ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله بچووکترین بەشی لادانی بەردێکە ناخۆشیەکە لەسەر ڕێگای مسلمانان چجا ئەوەی تۆ بچی پیسی و بۆگەنیەکە لەسەر ڕێگای مسلمانان دابنێ ئەو پیسە دەبێتە هۆی بۆگەنی بوون دەبێتە هۆی بڵاوبوونەوەی نەخۆشی و ڤایرۆس و بەکتریا پێویستە لەسرت چۆن قوربانەکەت کردووە بیبێتە شوێنە شتای بەدوەکو قەسابخانەکان یاوەتە بیبێت لە دەشتایەک دوور لە ڕێگا و ئاوەدانی برخۆڵکی بۆگەنی بڵاو نابێتەوە یا ئەوتە لە دوورە ڕێگا لە دەشتایەک فڕێدەی بۆی ئەگەر ئاژەڵی چێویش دەیخوارد خێرەکەت پێ بگا چونکە ناکرێت مسلمان پیس و پەرۆغ بی پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ تەنەظەفوا فإن الإسلام نظيفا پاک و خاوێن بن چونکە ئیسلام پاک و خاوێنە تۆ ئەگەر لە پاک و خاوێنەکە لە ئاخر بچووکە بەشەکەی کە ئیمانە خەلەلت تێدا بێ چزای بەشەکانی تر چزای 70 بەشەکەی تر پێویستە مسلمان پاک و خاوێن بێ پێگاتێ ڕەنگە خێر و شەڕی بەرامبەری بێ و لەسەریشی قەرزار بتەوە چونکە یەکێک بەو بۆگەنیە نەخۆش بێ ئەوە عەمدەن ئەو کابرایە دەبتە سەبەبکاری نەخۆشبوونی ئەو کەسە. وەڵا ڕێنماییمان ئەوەیە کەوا بە شێوەیەکی شارستانیەتە سەر ببڕێ بە شێوەیەکی ئانی پیسی فڕە نەدرێ لە مەسەرەن لە ناو ماڵان خوێن و خوێنا و لە جادە و کۆڵان نەڕوات یعنی بە شێوەیەکی وابی نەخۆشی براون نەبتەوە خێرەکەمان بگاتە شوێنی خۆی نەخێر و شەرمان بەرامبەر بێ و بگرە گوناحباریش بین و ببینە هۆی بێزاری خەڵک و مرۆڤایەتی. تامان ئەگەر تێبگات چۆن وا دەکات جا ئەمە هەموو شتێکمان بە سەقەتی وەرگرتووە کابرا دەچی
سەفرەیەک دەکا ئەو هەموو خواردن و پێداویستێ دەبات لە سیارەکەی بار دەکا بەڵام ئێوارە کە هاتەوە لە سەفرەکە لە چیسەشی ناکە پاژماوەکانی بهێنتەوە و لە حاویەکەی بەردەرگای دابنێ هەمووی لەو دۆشتایە فرە دەدا کابرا لێرە بۆن مونە ملیۆن و کوشتێک بە قوربانیەک دەدا بە مانگایەک دەدا 300-400 هزار بە ئاژەڵێکی وردە دەدا سیارەی لێ دەگری قەسابێکی لێ دەگری بۆی بیبەشتەوە دەی بۆ 5,000 نادێ سیارەك پیسەکەت بۆ فرەدا ینی چی تێدا ئەوە خێرەکەت گەورەتر و چاتر و شوێنی خۆی دەگرێ و تاوان تێنەگەیشت ناگەت تێ بگەن وەڵی قەت پیسی فرە نادەن لەسەر ڕێگا و لە نزیک ئاوەدانی وڵی گوناهبار دەبن هیوادارم مسلمان دوور بێ لەو دیارێت چونکە هاوینە بە یەک ڕۆژ بۆگەن دەکا کە بۆگەن بوو ئیتر ئەوە بڵاو دەبێتەوە لەو منتیقە و ئەو دانیشتوانی ئەو منتیقە هەراسان دەبن یعنی ئەو شتێک کە بێ پارەی ئێستا لە وڵاتی ئۆکسسیجینەکەیە تۆ ئۆکسسیجینەکەش پیس بکەی بەڕاستی بەداخەوە ناکرێ مسلمان پیس و پەرۆغ بێ